ئامادەبانی بەڕێز خوشک و برانی خۆشەویست چالاکوانانی ئازیز بە ناوی ڕێکخراوی داکۆک بەخێر هاتنێکی گەرمتان دەکەین. وەک دەزانن جارێکی تر دەسەڵاتی ستەمکاری هەرێمی کوردستان دەستگیرکردنی ڕۆژنامەوانانی دەست پێ کردوێتەوە و دەستی کردووە بە سەرکوتکردنی ڕۆژنامەنووس و چالاکوانان. سەرەتا ناکرێ ئێمە داوانی کۆچ و کۆچبەری هاونیشتیمانان و هاوڵاتیانمان لەبیر بچێ دەقیقەیەک وەستان بۆ جانی پاچی ئەو خوشک و برایانەمان لە ئاوی ئیتالیادا جانیان بەخێت کرد. تکایە دەقیقەیەک بەبێ دەنجی بۆستن. ڕوئیان شاد بە ناوی ڕێکخراوی داکۆک سەرخۆشی لە کەچووکاری ئەو قوربانیانە دەکەین کە لە ئاوی ئیتالیادا جانیان بەخت کرد. ئامادەبوانی بەڕێز ڕۆژنامەنووسانی ئازادی خواست چالاکوانان ڕۆژی 30/6/2024 ڕۆژنامەنووس سلێمان ئەحمەد دادگایی دەکرێت. دەستگیرکردنی ڕۆژنامەنووس سلێمان ئەحمەد ئەڵقەیەکی تری درامایەکی گاڵتەجاڕیانەی ناڕەوای سیاسی دەسەڵاتە کە پارتی دەینووسێت و پاراستن دەرهێنانی بۆ دەکات. دادوەرە حزبەکانیش لە ناو دادگا دەست بەسەرەکاندا ڕۆڵەکانی دەبینن. لەو درامایەدا پاڵەوانەکەی ئێمە ئازادی خوازان ئازادی خوازان شێروانی و سلێمان ئەحمەدەکانە. وەک پیشەی هەمیشەیان دروستکردنی سیناریۆی ناڕاست، دەستگیرکردنی ڕۆژنامەنووسان بەڵگەیەکی حاشا هەڵنەگرە کە شتێک نەماوە لە هەرێمی کوردستان بە ناوی ئازادی کاری ڕۆژنامەوانی و مەدەنی. ئێمە لای خۆمانەوە ئەم دەستگیرکردنە بە سیاسی دەزانین و هیچ تۆمەتێکی یاسایی بەڕاست نازانین و هەموو فشارێکی مەدەنی دەکەین بۆ ڕاگرتنی ستەمی پارتی و هێزە ئەمنی و دادگاکانی بە دەمامەکی یاساییەوە بەرامبەر بە ڕۆژنامەنووسان و چالاکوانان. هەروەها بە توندی ئیدانەی دەستگیرکردن و دادگاییکردنی ڕۆژنامەنووس سلێمان ئەحمەد دەکەین. ڕێکخراوی داکۆک بۆ ماف و ئازادی هەینی 28/6/2024 بەریتانیا. سپاس بۆیەوە. ئامادەبوان ئێستاش بەیاننامەی ئاژانسی ڕۆژ نیوزتان پێشکەش دەکەین. سەرەتا سڵاوی ئازادی ئامادەبوانی بەڕێز کوردستانیان و ئازادی خوازان سلێمان ئەحمەدی ڕۆژنامەنووس هەواسازی بەشی عەرەبی ئاژانسی ڕۆژ نیوز لە پاش ئەوەی بۆ بەشداریکردن لە پرسەی باوکی کۆچکردووی گەڕایەوە ڕۆژئاوای کوردستان لە کاتی گەڕانەوەیدا بۆ باشووری کوردستان لە 25 تشرینی یەکەمی 2023 لە دەواازەی فشخابوور لەلایەن ئاسایشی پارتیەوە دەرفێنرا و دوای 211 ڕۆژ چارەنووسی ئاشکرا بوو. بۆ ماوەی 6 مانگ نە ئێمە و نە خانەوادەکەی و نە پارێزەرانی هیچ زانیاریەکیان نەبوو لەبارەی سلێمان ئەحمەدەوە. دوای ئەو ماوەیە بۆ یەکەم جار توانی پەیوەندی بە خێزانەکەیەوە بکات، ئەویش تەنها بۆ ماوەی 2 خولەک. لێرەوە وەک ڕۆژنامەنووسان و چالاکوانان و ئازادی خوازان داوا لە ڕای گشتی و نێودەوڵەتی و سەرجەم ئەو ڕێکخرا و وڵاتانە دەکەین بانگەشەی ئازادی و مافی مرۆڤ دەکەن لەم کەیسەدا بەدەنگ بێن و فشار بخەنە سەر دەسەڵات و پارتی وەرێمی کوردستان بۆ ئازادکردنی ڕۆژنامەنووس سلێمان ئەحمەد. هەروەها جێگای خۆیەتی ئاژانسی ئەواڵی ڕۆژ نیوز سوپاس و پشتگیری ڕێکخراوی داکۆک لە وڵاتی بەریتانیا و ئەو ڕێکخرا و لایەنە داکۆچی کارانە بکات کە لە
کەیسی سلێمان ئەحمەد و زیندانیانی دیکەی بادینان و زیندانیانی ڕاگەاندنی ئازادی و بەپشگیری چالاکی جۆرە و جۆرەکاندا لە خەمی ڕۆژنامە نووسان و ئازادی و ڕادەبڕیندا ڕێگرن لە ئاستەنجەکانی پارتی لە بەرامبەر ڕۆژنامە نووسان و ئازادی خوازان نابۆستەم و ئازادی بۆ ڕۆژنامە نووس سلێمان ئەحمەد 28/6/2024 نەکرمم بچمە ژێرزەوی نەباڵدارم بچمە ئاسمان ئەدی چ بکەم کوردگاری کورد دەکشێمەوە تەوری تکریت چاوەڕێمە دەڕۆمە پێش ڕەبانی و حکمەتیاری کورد ئەوان هەردووک دەمی تیژی یەک بقەستن بۆ بڕینی بەندی دڵی داغداری کورد چاو لە بەغدا قون لە تاران گوێچکە لە شام لە ئەنقەرەش قەمتەر کران کەوماری کورد لە زمان و سەر بێزارم دیسان چاوم لە ئێوەیە زارۆیانی نەداری کورد سەرێکی دی بە ئەستۆ بنووسێنن زمانێکی دی بخەنە ناوزاری کورد لەدایک بن هەتا ئێوە نێنە دنیا خوێنی تازەی تێناگەڕێ دەماری کورد زۆر سپاس ئازادی بۆ ڕۆژنامە نووس سلێمان ئەحمەد ئازادی بۆ ڕۆژنامە نووس سلێمان ئەحمەد ئازادی ئازادی ئێمە وەکو ڕێکخراوی داکۆک کە من یەکێک بووم لەو کەسانەی لە دیپۆرت سنتەر بووم ئەوە نزیکەی چەند ڕۆژێکە ئازاد بووم برادەران خاڵێکی زۆر گرنگ هەیە ئێمە 45 نەفەر لە دیپۆرت سەرتەر بووین هیچ ڕێکخراوێکی کوردی هیچ کەسایەتیەکی کوردی غەیری ڕێکخراوی داکۆک و مامەکاوە کە سکرتێری ڕێکخراوی داکۆک بووە هیچ کەس لە ئێمەی نەپرسیوە بۆیە جێگەی ڕێزە جێگەی باسکردنە کە ڕێکخراوی داکۆک نوێنەری دەنگی ئازادە لە بەریتانیادا بژی داکۆک ئێمە وڵاتەکەمان بێ خاوەن بووە لە سای دوو بنەماڵەی دز و جەردە و جەلات دەباشان و زەرگەتە بوونە شەریکی چەتە هەر هەمویان چەتەن دزن جەردەن جەلادن و ئەوڕۆ ئێمەینە ئەگەر دەنگمان بەرزکەین لە دەنگمان دەترسێن لە پۆستمان دەترسن لە لایک و کۆمنتێکی ئێمە دەترسن ڕسوایان کەم پۆستیان لەسەر بکەن بچنە بەردەم ئامێنەسی ئێرە بۆ ئێمە دادمان نادا بچنە بەردەم پەرلەمان ئەو وڵاتە بەرپرسیارە لەوەی کەچی بەسەرگەلی کوردێ ئازادی 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 داون داون بارزانی داون داون بارزانی داون داون بارزانی داون داون بارزانی ئێزان وەک ئاشکرایە دەسەڵاتی کوردی بنەماڵەی بارزانی و تاڵەبانی زەنگێکی مەترسیداریان لێداوە ئەویش گرتن و دەستگیرکردن و ڕوفاندن و ئەشکەنجەدانی ڕۆژنامە نووسانە و دروستکردنی تۆمەتی ناڕەوا و هەڵبەستن بۆیان بەڕێزان ئەم کارەی بنەماڵەی بارزانی و تاڵەبانی دەرخەری ئەوەیە کە ئەوان دژی ئازادی ڕادەربڕینن دژی ڕۆژنامەگەرین دژی پێشکەوتن خوازین بۆیە ئێمە بە توندی دژی ئەو کارە دەوەستینەوە پێمان وایە ئەم کارە کارێکی مەترسیدارە داهاتووی هەرێمی کوردستان بەرەو ئاسۆیەکی ناڕوون دەبات بەڕێزان ئەو کردەوەیە هەمان کردەوەیە کە سەدام حوسێن لە پێش 2003 بەرامبەر هەندێک لە سیاسیەکان بەرامبەر هەندێک لە حزبەکان لە کوردستان و لە عێراق ئەو بڕیار هەمان بڕیارەیدا. Today we all stand here against all of that decision has been made in Iraq and Kurdistan, especially they make decision in them favored PUK and PDK. They do anything to take our freedom, but nothing can stop us. We all carry on. We all carry on what we're gonna do, and we all shout for get our freedom. We will be always against this government. I want to thank everyone for today. Especially ask freedom for Sliman Ahmed in the Hague. ئەشکنجە و خوێن و کێمە زیندانە خاچی ئێمە
سەرەتا بە خێراتنی هەموو لایەکەکەم دەستگیرکردنی سلێمان ئەحمەد یەکێکە لە زەنگە مەترسیدارەکان لە هەرێمی کوردستاندا لەبەرەوەی بە بڕگە یاسایەک دەستگیر کراوە کە بە تەواوەتی دوورە لە کاری ڕۆژنامەوانیەوە. مەترسی ئەو بڕگە یاسایە لەوەدایە کە بە جۆرێکە ئەتوانرێ هەموو کەسێکی پێ دەستگیر بکرێت کە ببێتە هۆکارێک کە دەسەڵات بزانێت مەترسیە بۆی. هاوشێوەی هەموو ئەو خۆپشاندەرانە و ئەو ئەندامانە و ئەو بەڕێزانی کە لێرەدا بەشدارن دەتوانرێت بە هەمان بڕگە یاسا دەستگیر بکرێت. ئەوەی جێگەی داخە چەندین ساڵە ئەو بڕگە یاسایە هەیە و چەندین کەسی پێ دەستگیر دەکرێت کە لە ساڵی 2012دا ڕووی داوە بە هەمان شێوە شیروان شیروانی و هاوڕەکانیشی، بەڵام چەندین خولی پەرلەمان تێپەڕیوە تاوەکو ئێستا ئەو بڕگە یاسایە دەستکاری نەکراوە، تاوەکو ئێستا ئەو بڕگە یاسایە چاک نەکراوە. ئابینین پارتیویەکێتی دەستی بەسەر خاوەن بیر و ڕائازادەکان گرتووە لە هەرێمی کوردستاندا کە بە هەموو شێوازێک دەیهەوێ دەنگی ئازادی لە هەرێمی کوردستان کب بکاتەوە، جا بە هەر شێوازێک بێ بەگرتن بە لێدان بە ئاشکەرجەدان و بە تیرۆرکردن. نمونەی ئەمانەمان زۆرە وەکو سەردەش عوسمان و کاوە گەرمیانی و سلێمان ئەحمەد. دزوو مافیا و بازرگان سەری بوو دەڵە و گەنداڵ کەوتونە وێزەی میلەت وەک گورگ و ڕێوی و چەقەڵ. ئاوڕێیان دەستان خۆش وێ بۆ ئامادەبوونتان لێرە. ئێوە سەلمانتان بەڕاستی چالاکوان ئازادی خوازن و سەرانی یەکێتی پارتیە بێ باشەوە بزانن ڕێکخراوی داکۆک بەردەوام ئاگاداری ئەو دەنگە ئازادانەیە کە سەرکوتەکرێ لە هەرێمی کوردستان و بێدەنگ نابێت لەو دەنگە ئازادانە و بۆ هەر کەسێک کە دەستگیر دەکرێت یێتە سەر خەت و خۆپیشاندان و چالاکیە بێ. ئێمە دەستخۆشیتان لێەکەین، هیوام سەرکەوتتدانە دووبارە بەخێر بێن، هەمیشە سەرکەوت و سەرفراز بن. دەستان خۆش بێ.